تا ساڵی 1776 زاینی ئەمریکا مێتینگەوە داگیرکراوی ئینگلیستان بوو، بەڵام خەڵک دەنگیاندا بە سەربەخۆیی و سەرۆکی ئەو کاتی ئەمریکا تامەس جەفەرسن کە سێهەمین سەرۆکی ئەمریکا بوو بە فەرمی بانگەوازی کرد بۆ سەربەخۆیی. ڕۆژێکی زۆر مەزن لە نوێژەوەی ئەمریکا ڕۆژی 4 مانگی جولایە، ڕۆژی سەربەخۆیی. 200 ساڵ لە ئەمریکیەکان ئەم ڕۆژە جێژن دەگرن. بەڕای من 4 جولای ڕۆژێکی باشە کە وڵاتەکەمان بەرز ڕابگرین، دموکراسی بەگشتی بەرز ڕابگرین. مەرج نییە تەنیا سەبارەت بە ئەمریکا بێت، ئاواتە خوازم ئازادی و یەکگرتووی لە جیهاندا زۆرتر بێت. ئێمە بەشێکین لە جیهان و بەشێکین لە نەتەوەیەکی مەزن. هیوام ئەوەیە خەڵک زۆرتر یەکتر قبول بکەن و لەگەڵ یەک ڕێک بکەون، چونکە لە سەرەتاوە ئەمریکا شوێنێکی فرەڕەنگ و ئاین بووە. بە بڕوای من گرنگە تایبەتمەندی هەموو کلتورێک پەسەند بکەین، جوانی بێهاوتایی هەموو گروپێک، هەمومان یەک بگرین و نەتەوەیەکی مەزن دروست بکەین. ئێمە وڵاتەکەمان خۆش دەوێت و ئەم ڕۆژ دەرفەتێکی باشە ئەمریکا بەرز ڕابگرێت. من ئازادی ئەم وڵاتەم خۆش دەوێت، فرەڕەنگیمان و دروشمی ژیان و ئازادی و خۆشی. لەم ڕۆژەدا خەڵک لەگەڵ یەک کۆ دەبنەوە بە سەما و موزیک خۆشەویستی خۆیان بۆ نەتەوەکەیان دەردەبڕن. پرسیار ئەوەیە ئاخۆ ئەوان ئاواتی سەربەخۆییان بۆ خەڵکی تری جەهانیش هەیە؟ ڕۆژی 4 حەوت بۆ من ڕۆژێکی گرنگە بۆ هەموو ئەمریکیەک، هەروەها بیر لە سەربازانی ئەمریکایی دەکەمەوە ئەمڕۆ. باوکم سەرباز بوو، ساڵی پار کۆچی دوایی کرد. بۆ ڕێزگرتن لە میادا ئاڵایەکم دانا لە ژێردارێک. هەموو وڵاتێک دەبێت سەربەخۆ بێت، وڵاتە جیاجیەکان دەبێت یەکتر بە بنەماڵەیەک بزانن، هەمومان مرۆڤین، هەموو دەبێت هەوڵ بدەین جیهان بکەین بە شوێنێکی خۆشتر بۆ هەموو کەسێک، هەموو مرۆڤێک. لەم ڕۆژەدا هەروەها بەشێکی زۆر لە کۆچبەران و پەنابەران لەگەڵ هاوڕێ ئەمریکیەکان سەما دەکەن. بەڕای من ڕۆژی سەربەخۆیی ڕۆژی سەربەرزیە، سەربەرزی بۆ وڵاتەکەمان و بۆ ئەوانەی کە کۆچیان کردووە بۆ ئەم وڵاتە. هاوڕێکەی من پەنابەرێکی ڤێتنامیە، هەموو ساڵێک ڕۆژی سەربەخۆیی بەیەکەوە جەژن دەگێڕین و زۆر خۆشحاڵم هاتووە بۆ ئەم وڵاتە. ئەمڕۆ 316 ملیۆن ئەمریکی بە سەیران و سەما سەربەخۆیی وڵاتەکان جەژن کرد و نیشتمان پەروەربوونی خۆیان نیشاندا. ئاوا هۆما دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.